تافی پۆژیا هۆ تاو شیرین تۆفانداوڕەکەم هۆ دۆسە دیرین پەرهاواوڕەکەم ئەژنیم بە تیرە و سەختی پێکیاونی توی دیوار نریاو بتۆن پێچیاونی میاوەنە ڕەنجیت بەسەر ئامانە هامدەم و داخێ و هەمڕاو زامانە مزانوو بە ئێش جە دنیا کنیاوێت جە ڕەنگا کۆتە و جەجما بڕیاوێت سرشتیج نەبوو پەی وەشکریاوی سازدەرش ئازاڵ ئەتوو گیریاوی یاوا بیاگی و پاسە بێچارە دیوار و مورێژ ڕاو پێ بنیارە دیوار ڕەنکەر و ڕۆ ڕۆزگاریت بۆ ڕابەر و ڕادەر ڕاوگوزاریت بۆ خاترت هەر تاو پێک و بەخارێ و شۆقت هەر دەمە کێش و ئۆدارێ و ئاڵ بۆ برمانۆ کێ گۆشدارە بۆ چێش دڵگیرە بۆ کێ دڵدارە بۆ ئاڵ دیاری کەرۆ چەند بلۆ دەنگت چون بۆ ئاواز و چون بۆ نەڕەنگت سەڵ جمش پەنە و دەسوباڵ بینیا سەڵ هاوار چنە و هاواوری چنیا شیرین دۆسەکەم تافە شیرینم هامدەم و هامڕای کەیا دیرینم ئانی کە تۆ شاپا جۆرە گەسەن چوو لاوە گەرە و چروی شابەسەن چاگە بە دیوار چەنی تۆ دوا چوو لاوە خونچێ بە تێڵێکەوە بەداسێ مەیادۆر و ئاسکارە بە مشال لە چێ بلا مارارە ئاوایی گێرا و زندانی کەرا سژدە پێی سیما و وێرانی بەرا ئینێ مەوی ناسا و شەماڵی شنە و بەیانی و گڕە و خەیاڵی مەژ ناسا ناسە قرمە و قەڵوەزا وەش دوختی تاف و تەڵانە بەرزا ئیسەی ئینێ گربا مەناچانە داخۆ چێژ وێڕ و جەمە و دۆسانە بێ تۆ مشی و نەحاڵ شاچوون بۆ ڕۆ شاچوون وێڕە و شەوگار شاچوون بۆ حاڵ و نەمامە بەرزە وەزەکە چنارە ڕێکە شیرین تەرزەکە هەرزە نشینی لاغ و شەبانە گڕ و کۆمەڵێ دەسە و جوانە سۆتە دڵدارێ شەو مانگەشەوە بێ تۆ چوون شانە و چوونان سرەوە بێ تۆ چوون وێر و ڕاز و نیازشە کێ گۆژمڵۆنە سەڵاو ئاوازشە باڵا نەمامێ هەرزە لوبانە ڕازێ دەرونی پێی کیم وانە تافە شیرین و شیرین ئاوازم هام دەمە دیرین شەوانە ڕازم ئینی مەزانا تۆ چێژ بێنی چەنی کام وەختا ئاما و شیێنی پرژەت ئۆچارە و کامین هەسادان تینت جەکامە سۆسۆ تا ئەسان ئینێ بەس ئاوەی خوڕەت مزانە بەهاڕە و هاوار و بەتەوانە دەنگت دەسەمرد و شاشە نەبیەن ئەنەزیای بەرە و کۆگاشە نەبیەن نەبیەن بە موزیک شەو و شەوگارشە تێکەڵ بە پچە و خەم و خەموارشە داغ منەڵبارێ شەماڵت نییەنێ دەماخێ لە عەتر وەشخاڵیت نییەنێ تۆشانە نیشتەن تۆی دەروون و دڵ نەگێڵان ویرشا دۆرتە نەخەجڵ هۆ تافە شیرین جە دەنگ بزیاکەم هۆ ناچار کۆتەی چارە شیویاکەم تا ڕوێ و هەواش چاوگوزەرۆ بێ چاسەمون ماوای زیان دەرۆ بێ بەختۆ من و توج هەر پێسەش مارۆ من وێڵ و شارا و تۆش ڕۆت چون ئارۆ تۆ پاوەز ئێوە و تۆی بتون پێچیا منی زامزەدە و جێیاراکنیا وەلی گیانەکەم دۆست دیرینم زامان ئاوەردەی دڵ زڤیرینم ئارۆ هەرچەندە تەم و تواڵیە کەی لە کۆنان و نەوەهاڵیە هیزیش نیشتەن و چلێ مژمارۆ تەماش بەسێنە و نمێش بازبارۆ ئانەڵ ویر نەشۆ سرشتی یاسان کۆنە مۆ بلۆ چه سووک چه ئاسە چیڕانە کۆنە چن پێی گێرۆرە چاڵە و تەقاوش خاستەر بەرورە دما و ئیتەمێ گۆراڵێ شادی مزیانە و گێڵنا بەزم و ئازادی
پۆلپۆل مەیانێ جەخێڵ و یارە خاڵی نەخشینێ دوزاوە سارا جا ئەرتەمەنی گەڕێژ ئاردێنە منش پێتانێ و نیانێشچێنە تو جیاتی منیش ڕەسا کەرە دەنگ بەدەسوور و وێت ڕێک و گۆشاهەنگ پەیام و ئاروین بیاونە شاپەنە واچە هەزار جار وەشڵەی شاپەنە سیامەند هۆرامی 12/5/2016 پێشکەشتە